بازارەکانی کەرکووک بازاری ئەوە سەرنجڕاکێشن ینی بە تایبەت ئەوە هێنێ کە لە سلێمانی و بێتە کەرکووک بۆی کە بازارەکە ببینی یاخود بازارێکی تێدا بکەی ئەمە هیچێکە لە نمونەی و بازارانێکەوە باسی یەکەم بازاری لەنگەی کەرکووک ڕاستەوخۆ لە دامێنی قەڵای کەرکووکایە هیچێکە لەو بازارانی کە تەمەنێکی زۆری هەیە لە شارەکە ینی چەندەیەک تەمەنی هەیە لێرە سەرەتا لە چەند دوکانێکەوە دەستی پێ کردووە پاشان دوازراوەتەوە بۆ عەربانە و بۆ دوکانی دیکە و ینی گەورە بوو فراوان بووە دەبینین ئێستا ینی هەم بازاری لەنگەی پێڵاو جانتا جلوبەرێک کۆمەڵێک کەلوپەلی دیکە لەم بازارە هەیە کە با بڵێن بەشێکیان بوونە بە مێژوو بەشێک لە کاسبکارەکانیش بە هەمان شێوە بوون بە مێژوو حاجیەکێکە لەو کەسانی کە ساڵانێکی زۆرە لەم بازارەی کارەکە حاجی سڵاو لێبێ چەند ساڵە لەم بازارەی حاجی تۆ لە 93 لەم بازارم ساڵ 93 مێژووی بازاری لەنگەم بۆ بکە پێشتر چۆن بوو ئیسە چۆنە چەند دوکانداری تیا بوو چەند کاسبکاری تیا بوو ئیسە چەندی تیایە لە نەوەتەکان ئەم بالەفرۆشیە لە عەرزەیان فرۆشت چکە ئێرە پێنەوت ئەسواق کەواکب بوو لێرە هین جەماعەت شێخ جەعفەر بوو تێگەی ئێستا ئەسواق کەواکب بچووکەوە بوو لێرە دوکانش هەبوو تقریبان 3 دوکان بالەیانە فرۆشت ناویانە 3 دوکان بوو بەس لە عەرز زۆریان نەفرۆشت لەبان بەتانیەیە لەبان گونیەیان فرۆشت ئیتر خۆتەزانی مەسوولچتە هات تاویانیان ناوڕایە وەک ئێستا چۆن تاویانەنن ئەینە جاران شاوە بوو بەس بالەفرۆش هەر هەبوو لێرە ئێمە هێلکە فرۆش بوو من ئەلەم جێگای هێلکە مەفرۆشت هێلکەی کوردی مەفرۆشت دوای هێلکەی ئێرانی هات لە نەوەتەکان دوای هێلکەی سلێمانی هات دوای هێلکەی هەولێری هات دوای هێلکەی مەکتەب خالد هات لە نەوەتەکان نهایەتی نەوەتەکان هێلکە مەفرۆشتە لێرە دوای تر کردمانە چای بەس ئەم بازارە هەرە بوو من لە 93ەوە باس ئەەکەم پێش 93 چی بوو ئێرە پێش 93 نازانم تۆ خۆت 93 بوو من 93 هاتم بۆ ئێرە لێرە هێلکەم فرۆشت بالەفرۆش هەبوو لە عەرزەکە هەبوو بالەفرۆش لێرە بالیان نەفرۆشت ئەلەم ساحەیە بالیان نەفرۆشت بەس ئەوها مێزوو چت نەبوو باندشرەکە چۆڵ بوو باندشرەکە کەس چتی نافرۆشت مەمنوع بوو سیارە هات و چۆیە کرد سیارە هات و چۆیە کرد یعنی تەسەور بکە سیارەی شۆرجە لێرەوە هات ئەوها ڕۆی لێرە هات ئەوها ڕۆی باشە من دەمەوێت تۆزێک دیمەنی ناو بازارەکەش بۆ بینەرانی کورسات بگوازمەوە باشە وەرە لەگەڵم بزانین دیمەنەکانی ناو بازارەکە چۆنن یانە لێرە فرۆشارەکانیش تەنانەت بە 3 زمان با بڵێن ڕکلام بۆ کەلوپەلەکانەکەن بۆ جلوبەرگەکانەکەن هاواریان بۆکەن بە کوردی بە عەرەبی بە تورکمانی نرخەکانیان ئەڵێن و ئەو کڕیارانەی کە لە نێو بازارەکەن بە هەمان شێوە ینی سەرجەمیان لە پێکاتە جیاجەکانی کەرکووکن ئەو جلوبەرگانە تاقەکەنەوە کە لە نێو بازارەکە هەیە دیمەنێکی زۆر جیاواز و سەرنجڕاکێش هەیە و جلوبەرگەکانیش ینی جلوبەرگی زۆر جیاواز و ناوازە دێتە نێو بازارەکەەوە ینی زۆر جار تەنانەت ئەو کەسانی کەوا لە ڕووی داراییشەوە لە دۆخێکی باشدان بۆ کڕینی کۆمەڵێک جلوبەرگی جیاواز و ئەوروپی دێنێرە بۆی کە جلوبەرگی باشیان دەست پێت من بەشێک لە دیمەنەکان پیشانی ئێوە دەمانی جلوبەرگی منداڵان دەبینین ئەمە سڵاو لێبێ ئەگەر گوێبیستی من بیت باشە دەست خۆش جلوبەرگی منداڵان جلوبەرگی پیاوان ژنان سەرجەمی لەم بازارەکردن فرۆشتنی پێوەهاتی لە سڵاوتان لێبێ بە کڕیاران پیاوە باشە کاروان گوێبیستی منیت دیمەنەکانە گوازمەوە بووە لەگەڵەوەشە هەوڵەدەم کە بتوانین یەکێک لە کاسبکارانی بازارەکە بگوێنین لەسەر بازاری لەنگەی کەرکووک قسەمان کاروان لێبێ کەس لێواتوانێت بە کوردی قسە بکات باشە دیارە بازاری لەنگەی کەرکووک وەکو باسم کرد ینی بازارێکی کاروان پێم خۆشە کار ئەوە بەناو بازارەکەی گەڕێ گەر گوێبیستی منی پێم خۆشە پرسیارێک لێ بکەم بەڵێ بەڵێ باش ئەگەر گوێبیستی منی پێم خۆشە بچیتە لای دوکانارێک ئەوەی سا ئەو پیاوە بە ڕێزە وتی لە نەوسیەوە من لەم بازارەم چۆ لای دوکانارێک بزانە خواستی هاوڵاتیانی کەرکووک لەسەر ئەم جلوبەرگانەی کە پێڵین لەنگە یعنی دەستی دووە بەکارەهێنرێتەوە یاخود بالا بزانە تا چۆن حەزیان لێتی چونکە زۆر کەسەیە ئەڵێ ئەم جلانەی کە لە لەنگە دەستمەکەی بەخوا لە تازە دەسم ناکەێت لە ڕووی ئەوەی کوالەتی باشە لە ڕووی ئەوەی کە زۆر ئەمێنێتەوە و نرخیشی زۆر کەمە هەم پێم خۆشە پرسیار لەسەرەوە بکەیت و لەسەر نرخیش ئەگەر گوێبیستی منی
زۆر باشە من ئێستا پرسیارەکەی تۆ گەێنمە کاسبکارانی لەنگەی کەرکووک سڵاوتان لێبێ کوردی ناتوانی باشە من هەوڵەدەمێکێک لە کاسبکارانی بازاری لەنگە بدۆزمەوە بۆ پێیان بازارێکە کە پێکاتەکانی سەرجەمتیایە کورد و عەرەبی و تورکمانی هەمووی تایە ئەوەش بە عەرەبیەتەوە بە کوردی ناتوانە قسە بکەن هەمویان یعنی فرێنەتەوەن بۆیە ینی کاسبکارەکان لە سەرجەم پێکاتەکان پێگاتون من هەوڵەدەمێکێک کاسبکارەکان دۆزمە کە بتوانێت بە زمانی کوردی قسە بکات و گفتوگۆ لەگەڵا بکەین سڵاوتان لێبێ پێم بڵێ ئەم بازاڕە ینی زیاتر کەلوپەلەکان تێیدا چییەوە بەرهەمەکانی تا چەند بەرهەمی باشن تۆ لێرە ئیشەکەی باشە بە هەمان شێوە ئەمیش هاوڵاتیەکە تورکمانە کە لەم بازاڕە ئیشەکە سڵاو لێبێ کوردی توانێ قسە بکەی باشە ئەم پیاوە کووردە پێم بڵێ ئەم کەلوپەلانە کە لێرە ئافرۆشێ تا چەند خواستی لەسەرەوە هاوڵاتیان زیاتر خواستیان لەسەر زۆرە جلوبەرگی بازارە خواستی لەسەرەوەیە کەوا چینی فەقیری وەژاران دێنێرە بە تایبەتی تر لە جلوبەرگی ئافرەتانە پیاوانە تیشێرتە ئیترەوەی ئەو جلوبەرگانی کەوا لە ئەوروپا بۆمان دێ زیاتر لەسەرەوەیە کەوا هاوڵاتیانەیانەوە بۆ نمونە بە هاوینان زیاتر لەسەر تیشێرتی پیاوانە بەزستانانش دێتە سەر قەمسەڵەی پیاوان و ژنان تر لەو بابەتانەیە ئەو کەلوپەلانە تەنها خەڵکی فەقیری کڕیان خەڵکی ژێ بڵێ بەر کوالیتی باشی کڕنە بەر جوانی باشی خەڵک زیاتر کرێت بۆ نمونە ئەمە لەگەڵ مارکەی ئەوروپیا هیچ فەرقی نییە هەمووی لە یەک وڵاتەوە دێ هەرەوەی بەڵێ بازاری لەنگەی کەرکووک وەکو میوانەکانیشم باسییان کرد ینی بازارێکی کۆنە لە چەند ساڵێکە چەندەیەکە لە کەرکووکا هەیە و بۆ بەشێک لە مێژووی شارەکە ئێستا بڵێ بازاری لەنگە هەموو هاوڵاتیانی کەرکووک دەزانن کە کوێ و مەبەستی شوێنەکە وادیاتۆ ینی خەڵک بە کوردی بە عەرەب و تورکمان و پێوە لە بینیتان سەرجەمیان بۆ بازاڕێکردن ڕوو لەم بازاڕە